سڵاو پێما بێت تۆزێک زۆرمان پێچوو تا گەڕاینەوە خزمەتە بەڵام ئەو پاڵپشتی ئێوە ئەو چاڕوانی ئێوە کە لە بەرنامەی دەروون و دیارداتان بوو شایانی پێما بێشایانی ئەو ئاماداکاریە زیاتر لە 6 مانگیە بوو کە ئێمە بینەوە ئێرە و بینەوە خزمەتان هەمیشە دروشمی بەرنامەکەم زۆر بەلاوە گرنگە کە دووپاتی بکەمەوە بۆتان ئێمە چارەسەرین نەکتەن هاوروژانن بەداخەوە بەشێکی زۆر لە میدیای کوردی بەشێکی زۆر لەو پرۆگرامانی کە لە ئێستاە لە میدیای کوردیا پێشکەشەکرێن تەنها بابەتێک گەوروژێن و ئیتر دواتر کەس نازانێت چی بەسەریە ئێمە نامانەوێت بۆ میتۆدە ئیشکەین ئێمە ئەمانەوێ تەریب بە دیاردە نەشیاوەکانی کۆمەلگا تەریب بەو بابەتانی کە میدیای کوردی بەشێکی زۆری میدیای کوردی بێ ئاگایە لی ئێمە بە ئاگای بێنینەوە من هەمیشە قسەیەک زۆر دووبارە کە مۆچکە بەشێک لە هاوپیشەکانم و بەشێکیش لە بینەرەکانمان هەمیشە ئەوم پێڵێن ئەم هەموو گەندەڵی و دیاردەی و گەندەڵی سیاسی و چیە هەیە تۆ بۆ هەرباسی دیاردە کۆمەڵایەتەکانەکەی من وەک میدیاکارێک پێم وایە خۆش موتیمەکەشمان پێمان وایە هەتا تاک لەو پەڕی ڕۆشنبیریانە بێت کۆمەڵگە ناتوانێت بەرەو دەوڵەت بوون بچێت یعنی منەمی شەوتوم ئەگەر 10 ساڵی ئایندە بە نمونە وەربگری ڕەنگە 10 ساڵی تر ئۆتۆماتیکی کێشەی گەندەڵی سیاسی لە کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بێت مەسەلەن وەزیرێک خراپە بە فشاری ڕایگشتی لا برێت بەڵام چی لە ناڕۆشنبیری ئەو تاکە ئەەکەی کە دیار نییە لە کوێیان ناڕۆشنبیرێکی یعنی من لە چەند ڕۆژی ڕابردووە پۆستێکم کرد بەشێکی زۆر لە خەڵک سەپۆرتیان کردم بۆی کە ئەم قسەی ئێستام کرد بەڵام مەسەلەن ئەبینن ئێستا چێ لەسەر شاشەکانە ئەبینن ئێستا شاشەی میدیا کوردیەکان چێپڕیەکاتەوە و ئەگەر 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا بە نمونە وەربگرین 15-20 ساڵ پێش ئێستا و کەسی کاشووە سەر شاشە جێی سەرنجی زۆر بەمان بەڵام ئێستا ئاواکەیت کۆمەڵی ئەستێریان بۆ دروست کردوین کە بەداخەوە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەڵگا هەیە ئێمە ئەمانەوێ بەو توانایی هامانە و بۆ کاریگەری کە ئێوە پشتیوانمانن ئەو سنجینیە بۆ میدیا بگەڕێنینەوە و ئەو سنجینیە بۆ ئەو تاکانە بگەڕینەوە کە لە کۆمەڵگەی کوردیان ناسەنجین بوون ئەمەش بە تەنیا ناکرێت ئەمەش بە تەنها دەروون و دیاردە ناکرێت ئەمە ئەرچی هەمومانە ئەرچی مامۆستایانی زانکۆیە ئەرچی مامۆستایانی ئاینیە ئەرچی سیاسیە سنجینەکانە ئەرچی ئەو هاوڵاتیانەیە کە پلانیانە کە نیەتیانە گۆڕانکاری لە کوردستانە بکەن کوردستان وڵاتی ئێمە و کوردستان ئەو جێگەیە کە وەک من خۆم وابیرەکەمەوە کە وەک مناڵی خۆت سەیریکەی یعنی ئەگەر باوچێک ئەگەر دایکێک مناڵەکەی لاسار بێت هەمیشە ئەوێت چارەسەری بکە نەک جێی بێڵێ ئێمەش با کوردستان ئەو لاساریانی کە لە کوردستانە هەیە ئەو گەندەڵیە کۆمەڵایەتیانی کە لە کوردستانە هەیە ئەو تێکچوونی زەوقی تاقی کە لە کوردستانە هەیە بتوانین بەم بەرنامەیە بتوانین بە پشتیوانی ئێوە بەو هێزە معریفەی کە پلانمانە لەگەڵمانە ئیشکە ئەو گۆڕانکاریە دروستکەین خۆشحاڵ بووم وە گوتم دوای زیاتر لە 6 مانگ یەمەوە خزمەتان هەمیشەوە گوتومە چاوی چوارڕوانیتان ماچەکەم سوپاس یەک بەیەکتانەکەم سوپاسی و بەڕێزانەشەکەم کە ڕەخنەمان لێگرن سوپاسی و بەڕێزانەشەکەم کە ڕەخنەیان لێگرتوین و ئێستا هاتوونە سەر و قەنەعەتی کە ئێمە بەرنامەیەکی باشمان کردووە یعنی ئێمە لە دەروون و دیاردە لە وەرزی یەکەمیە لە تەواالێتەوە دەستمان پێک بیرمە و کات ڕەخنەی زۆرمان لێ گیراکەوتیان ئەرێ ئەم هەموو قەزیە سیاسیە لە وڵاتای ئێوە چیتان ناوە لە توالێت هەتا ئەم ڕۆژکە من لە یەکێک لە ڕێستورانتە دیارەکانی شاری هەولێر من نانم خواردووە بڕواتە بێت لە توالێتەکە ینی قێزە ناهەسەری توالێتەکە بکەیت کە هەمووی هاتمە دەرەوە هەمووی بە پەلەپیتکە خۆیەتەکە هەتا نەزانین ئێمە چۆنچۆنی توالێت بەکارێنین نازانین لە دەریشەوە چۆنچۆنی مامەڵە بارحاڵ من ئەم بەرنمەیە میوانی سەرەکیم نییە حەزەکەم کورتەیەک لە سیزنی تازەی بەرنمەکەتان بۆ باس بکەم
لەمە دووە ئەو کارکتەرانی کە هێنە دەروون و دیاردەوە جگەل لەو نوخبە بەڕێزانەی کە لە نووسەر لە ڕووناکبیر لە سیاسی ئەو کارکتەرانیانینە ئێرە کە بەڕاستی نوخبەی شاراوەی کۆمەڵگەن. ینی بە نمونە ژنە ئەنفال هەیە لە کوردستانە لە دوای شاڵاوی ئەنفالەوە تەنها خۆی و یەک کوڕی ماوە. ئەم ژنە خوێنەواریشی نییە، ئەم کوڕی کردووە بە دکتۆر شادەی پێ تاو کردووە، ژیان و گوزەرانی ئەم کوڕێ ینی هەموو ژیانی ئەم ژنە سوتاوە بۆ کوڕەکەی کەسیش نایناسێ. بەدەیان پیاوی جوامێر لە وڵاتە هەیە کە کەس نایناسێ. بۆیە هەوڵین ئەو جوامێرانە بینینە سەر شاشە بۆی کە بیکەینە نمونەیەکی زین و بۆ هەمومان. بۆ بەرنامەی ئەمڕۆ لە چەند ڕۆژی ڕابردووە لە سۆشیال میدیا باسی ئەومان کرد کە بەرنامە دەست پێەکەین کۆمەڵی نمونەی زین و لێرن و لەگەڵ کۆمەڵی خوێنکاری بەڕێز بە هەمومان بەرنامەی ئەمڕۆ بەڕێوە بین بۆی کە وەک چۆن بەرنامەمان بۆ ئێوە کردووە ئێوەش ڕێڕەوی بەرنامەی ئایندەمان بۆدانن. ئەم کەیسە کۆمەڵایەتیانی کە باسیەکەین ینی مشتێکە لە خەرمانێکی زۆر هەندێک دیاردە هەیە هیوادارم بتوانین کە کاریگەری نەبێ لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی بتوانین باسیکەین. بەڕاستی بەشێکی ئەم کۆمەڵگەیە لە ژێرەوە زۆر خراپ بۆ گەنمان کردووە. لەناو دیکۆرەکەمە پڕە لە ماسک. ئێمە ئەمانەوێت لەم بەرنمەیە ماسکە گەورەکان لەسەر کۆمەڵگە لابێ چکە لە ژێر ماسکی شەرمە، لە ژێر ماسکی عیبا، لە ژێر ماسکی ئەوەی کە ناکرێ باسی ئەوە بکەین و ناکرێ باسی ئەوە بکەین زۆر دیاردەی نەشیا و قێزەون لەم کۆمەڵگەیە خۆی شاردۆتەوە وەک چۆن لە نزیک سەد بەرنامەی ڕابردووە باسمان کرد. بەرحاڵ کۆمەڵی خوێنکاری زۆر بەڕێز لێرن، کۆمەڵی نمونەی زینوشمان هەیە لێرە. ئەمانەوێ لەو نمونە زینوانەوە دەست پێ بکەین کە ئەتوانم بڵێم سۆفتترین نمونەمان ئامادە کردووە لە بەرۆی کە کۆمەڵگا بەو جۆرە نەترسێنین کە بڵین ئەم شتانە تیاڕۆنە. دووبارە خۆشحاڵ بووم، هیوادارم بە پشت و پەنای ئێوە و خوای گەورە و ئەو تیمەی کە لە پشت دەروون و دیاردەوە هەیە بتوانین لە ئاستی چاوەڕوانی ئێوە زۆر بەخێر بێن. ئەزێتان کێشە بەر لەوەی بچمە لای نمونە زینۆکان پێم خۆش ئەگەر بەڕێزێکتان قسەیەکتان هەبێ بۆ من بێ، بۆ بەرنامەکە بێت، بۆ پلان بێت، ئامۆژگاریەکمان بکەن بفەرمو. هیچ بەڕێزێک باش تا ئەکرێنەوە تۆزێ عادەتەن بەرنامەی تەلەڤیزۆنی وایە تۆ من خۆشمە گەلەیە دانیشم هەتا ئەکرینەوە تۆزێک ڕەنگە پێمان بچێ. ئەگەر مایکەکانمان ئامادەیە وەنیە مایکی میوانە بەڕێزەکان ئامادەیە باش هەر ئازێد نەبێ ئەو مایکت بەرە بۆ خانمەی کە لە بەردەم تایە کە ماسکەکەی هەیە با لە جەنابتەوە دەست پێ بکەین. زۆر بەخێر بی بەخوا من خۆشم نادناسم ینی ترست نەبێ. هیوادارین ڕۆژە لە ڕۆژان ئەم دیاردانی کە ئێمە باسیەکەین و بە ماسکەوە باسیەکەین وەک چۆن لە بەرنامە جیهانیەکانە بە ڕاشکاوی باسەکرێت ئێمەش بتوانین وا بکەین و ئیشەڵا واشە. زۆر بەخێر بی ئەرکێ کێشە ئەمێ پێشۆی بێمە لای جەنابەت سۆشیال میدیای خۆم من ئەدمین وشتی وام نییە سۆشیال میدیاکەمە خۆم بەڕێوەیە بم وەک چۆن لە ڕابردووە جێی متمانەی زۆرێکتان بوو زۆربەی ئەو کەیسە زینوانەی کە ئەم هێنایە بەرنامە لە ڕی سۆشیال میدیاکەی خۆمە بوو دەروون دۆتگێژن هەم لە ئەنستاگرام هەم لە فەیسبوک ئێستا ئەشی نووسین بۆتان هەر بابەتێکتان هەبوو هەچ دیاردەیەکی شارا و قێزەون هەبوو بە ئەمانەتەوە وەک چۆن لە ڕابردووە بە ئامانەتەوە مامەڵەمان کردو هەر ئاواش مامەڵاکەین بۆم بنووسن من لە خزمەتتانە بم بەیەقینی شۆپێتانە لەم بڕواتانە بێ بەشێک لەو دیاردانەی کە هێنە بەرنامەکەمۆیان کە پەیوەندیم پێوە کردوون هەر نازانم چی لێ چکە تۆزێک نامەوشتم زۆر بۆیت و خۆم بە ئەنقەستیش دلیت یەکەم بۆی کە هەلام نەمێنێ زۆر بەخێر بی بۆچی ویستە بیتە دەروون و دیاردە و بینە خزمەتە کات دەروون من پێتەڵم بۆ بەرنامەیەک ناکری لەسەر خوێندکار و مامۆستا پەیوەندی نێوان خوێندکار و مامۆستا یعنی چۆن پەیوەندی خوێندکار و مامۆستا چۆن ینی ئێستا کار پەیمانگا و هەڵبەتە تۆ پێشتر بەمنە و تۆ
بۆ کوونواندن نەبێ بەڵێ تۆ بەم نەوت تۆ بەڵام کە ئەڵم چۆن مەبەستمەوەی بۆ بینەرانی ڕوونکەیتەوە ئەکید، ئەکید، بەرنامەی ڕاست. چۆن بکەین لەسەر بەڵێ ئێستا لە زۆربەی پەیمانگا و زانکۆکان پەیوەندی شەخسی لە نێوان مامۆستا و خوێندکارە پەیوەندی خۆشەویستیە لەبینی مامۆستا و خوێندکار بەڵێ لە بینی خوێندکار و مامۆستا باشە گەیشتووە بە چی ینی خراپەکەی لە چیە ببوورە کەواڵم نانە خراپەکەی لە ئەکید چیە ڕاست ئێمە خۆمان لەوانەیە هەر یەکێکمان لە پەیمانگا بین یاخود لە زانکۆ بین پرسیارەکان کاکە دەروون ژێربەژێر دزاکات باشە ئێستا وای لێ هاتووە لە پەیمانگاکان و لە زانکۆکان کامە کچی توانە ئەو دەربچێت باشە بێ ئەوەی بخوێنێ بێ ئەوەی دەوام بکە ئەوان لەسەروی هەموو ئەوانەوەن یاخود با بڵێن ئێستا مامۆستاکان تەنها گرنگی بە جستەی ئافرەتەتەن با تۆز لەڕنتر قسەکەین تەنها ئەوانیان بەلاوە مهمە کە جستەیەکی جوانیان هەیە یاخود و قسارێکی جوان ئەوەکانی تر بۆیان دەوام ناکەم گرنگ نییە بە جدی زۆر ناشرینە ینی من خوێندکارێکم لە هەفتەیەک هەموو ڕۆژەکانی خۆم ئەڕۆن دەوامەکەم ئەخوێنم بەڵام قوتابیەکێ لەگەڵ من لەبەر ئەوەی پەیوەندی خۆشەویستی یاخود لە شوێنی نهێنی یەکترە بینن ئەو بە ئاسانی دەرەچێت و من لەو ناوەیە بێ بخوێنم و دەوری دووەم بکەم و ناجعە نەبوویتر چەند کۆمەڵێ کێشەیەکە خۆ دەزانی ئێستا ئێمە باری ئابووری هیچ کەسێ باش نییە ئێمە ڕوبەڕووی چەند کێشەیە بووینێتەوە پێم خۆشە بەرنامەیە لەسەر ئەوە بکەیتەوە کە ئەو دیاردە ناشرینە نەمێنێت کە ئێمە لەوانەیە ڕۆژانە بە چای خۆمان ببینین سپاسە دەستخۆش ناوێرم بڵێم هاوڕان لەگەڵ قسەکانیە لە بەرەوەی بەشێکی زۆرتان دەموچاوتان دیارە بەڵام من زۆرم لەسەر ئەو دیاردەیە بۆ نووسرا بۆیە جەنابیشتان بانگێش کرد بۆ ئێرە بە سپاسەوە دەسەکانی خۆش بێت ئەوەی کە تۆ باست کرد ئەتوانم بڵێم نامەم زۆر لەباری ئەوە باتوە هەر لە ڕابردووشە لە وەرزیەکەمە بەرنمەیەکم کرد لە زانکۆی سەلاحەدین لە هەولێربیرمە خانمە ڕۆژنامە نووسێک لەگەڵمانە میوان بوو هەمیشە ئەیوت ئەو خوێندکارانی کە ئەکرێن بە نوێنەرمان هەمیشە زۆربەی جار ئەو خانمەشی و جوانەکانەیانی تۆزێک کوڕەوە پێکەنێ کاکە تۆزێک کوڕان چانسیەوەیان کەمە بن بە نوێنەرن بەڵام بارحاڵ بەسەرچاو بە سوپاسەوە گەر ینی یەکێک بووی لەو نمونانی مەبەستم بوو بینەرگوێی دەبێت بەرنمەیەکی تێر و تەسەر لەسەر و بابەتە ئاکەی هەڵبەتە سەرەتا کە بۆشت نووسین من وا تێگەیشتم کە چی لەوە باشترە پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکار پەیوەندیکی باش بێت بەڵام پەیوەندیەکە ئەگەر لە خوێندن و لەوە دوورکێتەوە ئەو مایکەی بەرەوە عەفو ئەگەر لەوە تێپەڕێت دیارە دیاردەی جان کاک دەروون مەبەستم ئەوە نییە ئەوە جوانە پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکار باش بێت و خۆشەویستمە لایەک بەڵام هەنێ خۆشەویستی هەیە بۆی نابێت بۆ نمونە من بە نهێنی بمێتەوە ببینم باشە من خوێندکاری تۆم پێویست ناکەم یاخود من لەگەڵ ڕێزمان لە شولارێکی جوانەمەیە ڕوخسارێکی جوانەمەیە لا بەلا من ببینی لە شوێنێکی تر من ببینی غێری پەیمانگا غێری مەهەت غێری زانکۆ یان ئیشێکمان هەیە پێکەوە باشە بۆ تەنها ئەو بۆ لەگەڵ ڕێزم تەنها کچ جوانەکانەوانی لە شولارێکی جوانیانێ باش تۆ بۆ نووسیم چکە ئێمە دەست پێکەینەوە بەم بەرنمەیە هەمیشە بۆ خۆمان بۆ تیمی بەرنمەکە هەندێک جار برادران سوحبەتم لەگەڵاکەن ئەڵێن دیسانەوە کێشە دەستی پێکردەوە و داوای یاسایی و نازانم چی ئەم قسانەی کەیکەی وەکو بۆ نووسین بەشێکی لەم قسانە وتە بەڵگەم هەیە ینی بەڵگە هەیە بۆی کە من خۆشم بەشێک خۆم لەناو ئەوە یاژیم کاکە دەروون ئێستا ناتوانم ناوی پەیمانگاکەی خۆم بێنم بەڵام خۆم ئەوە 4 ساڵە لەو پەیمانگایم ئەوەی بەرچاوی خۆم ئەیبینم ڕۆژانە هەر ئەوەیە بە بەڵگەوش بۆتە نێرم بۆ پێیجەکەی خۆت یاخود بۆ فەیسەکەی خۆت بە بەڵگە بۆتە نێرم باش دەستخۆش سپاس با یەکێک لە نمونونەکان ئەو ئەگەر قسەیەکتان هەیە لەسەر ئەو بابەتی ئەو باسی کرد ئەتوانن بەشداری بکەن و ئەگەر قسەیەتان نییە با نمونەی دووەم وەرگرم جان مایکەکە ئازێت نەبێ فەرموو بەڵێ بۆیە لامبر بۆی کە باش جۆم لێت بێت کاک دەروون دەمەوێت بەرنمەیەک بکەیتەوە لەسەر مادەی هۆشبەرەکان مادەی هۆشبەر باش بەڵێ مادەی هۆشبەرەکان باش بەجددی کم گەنج هەیە کە تووشی نەبوو بێ کە تەنانەت هاوڕەکانی خۆشم کە تەنانەت براکەی خۆشم کە توش بووە ئێستاوا لە زیندانە کە تەنانەت قوتابیش تووشە بێ باش تۆ پێ دوایەوەکو گەنجێک گۆلو ئێمە داتامان لایە کوردستان بیشواژ لە ماوەی ڕابردووە هەشتاجێکمان لەسەر قەڵاچۆکردنی مادەی هۆشبەر کرد بەڵام ئێمە بۆ ئەم وەرزەی بەرنمەکە بە پلانی گەورەوە بە تەمای لەسەر دووسێ کەیس ئیش بکەین کە کەیسی چەکگاریە هەڵگرتنی چەک
کە بتوانین لە ئاستی باڵایە بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین و بەرە و ئەقارێکی ئارامی بەرین و مادەی هۆشبەری شێشێکە لە ئەجندا جدیەکانی بەرنامەکەمان بەڵام تۆکو گەنجێک چی ئەڵێیت ینی بۆ ئەوە بە مەترسیە زانی کاکە زۆر مەترسیدارە من وا دەڵێم کە وەکو خۆمبرایەکم کە مادەی هۆشبەری بەکاردێنا کە لێی دەبڕا شێر دەبوو بڕوا کە چەندین جار ویستێت لەگەڵ ماڵەوە بە شەڕ ویستێتی باوکم بکوژێ یان لەگەڵ هاوڕەکەی بە شەڕدەی لەسەرەوەی کە پارەی پێ نەبێت چۆن پێ بکە باشە ئێستا لەکوێ و برایە ئێستا لە زیندانە گیراوە باشە باش ئەمێ ئەو پرسیارە بکەم چکە براتەوە لێوەی نزیکی زیندان بوو بە چارەسەرکردن بۆ ئەو ڕاشکاو بە نەخێر زیندان نابێت بۆ چارەسەر بۆ نابێ کاکە دەچێتە ژوورەوە 2 ساڵ دەژیرێ و دێتە دەرەوە دیسان دەست پێ دەکاتەوە باش من مەبەستمە من خۆم ئەزانم چی چارەسەرە بەس مەبەستمە لە دەمی ئێوە چکە بەڕاستی یەکێک لەو کارانی کە ئێمە ئەمانوێت لە دەنون و دیاردە لە مۆرزابی کەین و لەسەر مادەی هۆشبەر ئەوەیە کە ئەو بەڕێزانەی ئەو من لەگەڵ دکتۆرێکی بەڕێزا قسەم کرد کە حرمەتم هەیە بۆی زۆر زانیاریمانایەتێ و لە یەکێک لە بەرنمەکانی شابەشدارە بێ لەگەڵمانە ینی بوتی ئەسڵەن گوناحیشن بەوانە بڵین نەخۆش ئەوانە جیرۆدەن یعنی کاتێک کە ئەگیرێن ئەو بەڕێزانە ینی چۆنەڵی زیندان لە زیندانێکەوە برێنە زیندانێکی تر ئێمە پلانمانە بە هەماهنگگیکەوە بکەین کە بە یاسا ئەمانە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵا بکرێت نەگۆکو تاوان باش چکە گەرۆکو نەخۆش مامەڵیان لەگەڵا بکرێت ئەو کاتە لە سنتەرێکی لە نەخۆشخانەیەکی گەورەیە وردە چارەسەر بکرێن نەک لە بەرووی کە مادەکەیان لێ بسەنیت و بیان خەیتە زیندانەوە قسەکەی تۆش ئەمە بوو بەڵێ ئەمە بوو بەڵام بنبڕکردنی ئەو مادەی هۆشبەرە لە شوێ دێتن کە چێ دەیفرۆشێ و دەیدا بەشێ ئەگەر ئەو نەمێنێ ئەو نەخۆشانە چاک دەبنێ و دڵنیا بە ئاسان دەستی ئەەکە و برایە و یەکەم جار ئاسان دەستێکەوت بەڵام کە هاوڕەکانی نەمان هاوڕەکانی ژیران دەستی پێکرد ها لە دزی لە شتی بچووکە و دەست پێکرد بۆی بەدەستی کەوێ مێشکت تێکەدا تایبەت ئەو کریستاڵی کە باستم کرد کە هەل لە تەوقی سەری هەل لە ناوەندی مێشکەوە تاوەکو ژێر قاچی تێکەدا هەفتەش نایە لە خەوی لێ بکەوێ بەداخۆ هیوای وەلەوەل ئەم بابەتانە بە هیوا و کوڕوزانە و ڕجاوتکانە بێ هیوادارم کە کوردستان بەم هەموو قەیرانەی کە هەمانە بەم هەموو دیاردە نەشیاوە بەم هەموو قەیرانە سیاسی و خراپی گوزەرانی خەڵکە ئەمەشی نێتە سەر چکاوەی کە ئێمە من بۆ خۆم ریسەرچێکم لەسەر کردووە ئەوەیە کە بەدەست خەریکی بڵاوکردنەوەی دەرمانن لە کوردستانە یعنی ئەم قسانە ڕەنگە تۆزێک بۆ میدیانە بێ بەڵام با ئێوەش ینی وەکو گەنجی وڵاتە ئاگاداری شتەبن ینی گرامی لەو مادانە هەیە کە مادەی هۆشبەرە گرامی ینی سیعرە نێودەوڵەتیەکەی بۆ نمونە 50 دلارە لە کاکاتە 75,000 لە کوردستانە بە 20,000 دەسەکەوێت یعنی کەواتە ئیشەکرێت بۆی کە بەگرانە کڕێ و بە هەرزانە فرۆشتێتەوە بۆی کە گەنجی جوامێری وەکو ئێوەمانان جیرۆدە بن و جارێکی تر ئەم وڵاتە بکرێتەوە بەردەمی قەیرانێکی تر کە سەرباری هەموو قەیرانی هەیە قسەی ئەوڵ و ئەخیر ئەوەیە ئەبێ ئینسان خۆی قارەمانانە بۆسێ لە بەردەمی وشتا جان کاک دەرون ئێمە متمانەمان پێتانە متمانەمان بە خۆشمانە دەڵێ متمانەمان بە ئێوە هەیە متمانەشمان بە خۆمان هەیە هەری هەر تاکێکمان لێرەدا نوشین دەتوانین شتێک بکەین بۆ نمونە نەفرێکە بینین ئەو دەرمانە ئەفرۆشێ یان ئاسایش یان ڕۆژنامە نووسێک یان ڕاگەیاندکارێک ئاگادار بکاتەوە یان خۆت ئەگەر توانیت ڕوبەڕووی بیتەوە قۆڵبەستێک هەر دەم و دەست من بە پشتیوانی ئێوە بە پشتیوانی ئەو بینەرانی کە هەمانە بەپێی یاسا بەپێی ئەو پشتیوانیە حکومیانی کە قسەمان لەگەڵا کردوون بە جدی ئیش لەسەر ئەو کەیساکەین چکە بە تایبەت بابەتێکی مەترسیدارە و ئەجندای کوردستان 24 شەو گوتم لە مای ڕابردووە هاشتاجێکمان دروست کرد بەڵام ئەم ئیشە لەوە مەترسیدارترە کە بە هاشتاگ چارەسەر بکرێ بۆیە بە پشتیوانی هەمووتان دەسەکەین بە چارەسەرکردنی ئەو دیاردەیە پێتان وایە ئەو دیاردانی کە باسیەکەین سامە 2 دیاردەیە شایانی ئەوەیە کە بەرنامەی لەسەر دروست بکرێ قسێ بکەن بەڵێ بۆ ئەو مایکەمان بەرێ تۆ دەمێک کاتوێ قسە بکەی مایکەکە کوا ئەو مایکەی بێ بۆ خانمە بۆچی سەردا دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم پرسیاری تریشم هەبوو بەس لەبەسەرەوە قساکە جان بیکە هۆی ئەم دابڕانە چی بوو چونکە ئەمە بەڕاستی پێویستمان بە بەرنامەی ئەو هایە
ئێمە ئێستا خۆمان لە زانکۆ لە پەیمانگەدین ڕاستە ئێمە شتیوان نابینین چونکە خۆشمان بە دوای ناگەڕین بەڵام شتیوە بە تەکیدی هەیە باش پرسیارەکەی تریشم ئەوەیە ئێستا ئەگەرە پرسیارەی ئەوەی دابڕانەکە بوو دابڕانی من لە بەرنامە بەڵێ ئێستا میوانی تریشی ئیسەرەکی دێ ئەگەر هات و میوانی تر هات دەرفەتی هەیە بۆ ئەم میوانەکە قسە بکەن بە دڵنیاییەوە ئێمە بەرنامە دروستەکە یەکەم هۆکاری دابڕانەکە باسمان کرد کۆمەڵێک ئێمە پلانمان بوو سیزنەکە تازە بکەینەوە بەڵامیتر لەو بینە کۆمەڵێ شت ڕوویە و پێویستمان بە ئامادەکاریەکی زۆر باشیش بوو بۆی کە تۆزە بەڕەوڕویەکی جیاوازەوە بینەوە خزمەتان دانابڕێ من لە خزمەتانام هەتا ئێوە هەبوو تا پشتوپەنای ئێوە هەبێ من بەردەوامم بەنسبەت دەوەی کە دەرفەتە بێ بۆیەوە باش بۆ پرسیارت لێکردم بە هەندێک بەرنامە ڕەنگە بەس ئێوە بەس بینەرە بەڕێزەکان قسە بکە و دواتر لە ڕێی پەیوەندیکردن هەم بە پەیجەکەی خۆمەوە و هەم بە سوۆشال میدیای کوردستان 24 و ژمارەکانی کوردستان 24ەوە هەچ بەڕێزێک لە هەر شوێنێکی کوردستان بابەتێکی هەیە یا ئەوێ بەشدار بێ لەم بەرنامەیە ئەو کورسیانە بۆ ئەوانە لە خزمەتانین ڕەنگە هەندێک بەرنامە میوانی سەرەکیمان هەر نەبێت هەر ئەو مناقەشە بکە خودی باسکردنی ئەم بابەتانە و گوێگرتنی لایەنی پەیوەندیدار لی ڕەنگە بەشێک بێ لە چارەسەری ئەو بابەتە بۆیە بەردەوامین و ئەو دیاردانی کە باسمان کرد بڕاتە بێم دیاردانی کە ئێستا جۆمان لێ بێت دیاردە سۆفتەکانن ینی دیاردەی وام لایە و بابەتی وا تەرحەکەین لە بەرنامەکانی ئایندا کە من بۆ خۆم کە گوێی لێگرم و چۆرکەم پیاەکە ئارەقەکەیتەوە بۆی کە کوردستان ئەم دیاردانە لە شێرەوە خۆی شاردۆتەوە زۆر قوربانێ بم خانم جان تۆ قسەمان بۆ بکە ئەگەر ئەو مایکەی بەنی ئازێر نەبێ کاگەرم حەز دەکەم بەرنامەت هەبێ لەسەر پەیوەندی خێزانیان ئەو هەموو خیانەت و ئەو شتەی کە هەیە ئێستا لە کۆمەڵگە کە بەڕای من بوویتە کارەستار یعنی گەلێک زۆر بووە حەزەکەم بەرنامەت لەسەر وە هەبێتن لەسەر ئەفوو لەسەر ئەوە خیانەتی ینی پیا و بەرامبەر بە ئافرەتەکەی یان بە پێچەوانەوە فەرقی نییە بەڵێ پێ دوایە بۆتە دیاردەوەنی کە تۆ هاتوویت بۆ ئێرە حزورە هەیە و دانیشتی بەێ بەڕای من بەێ هیچ مەسەلەن گەشتۆتە و ئاستەی کە نەک بەڵا بڵین بەرنامەی لەسەرکن گەشتۆتە و ئاستەی کە زەق بێت و ئاسایی بێتەوە چکە هەر دیاردێکی نەشیاو کە ئاسایی بۆی تر ئەکرێتە قۆناغی مەترسیدارەوە ینی هەستەکەی ئاسایی بۆتەوە خیانە دێستا لە بینی ژن و مێرد و چوزانم خۆشەویست و ئەوە باڵێ ئێستا منەوە هەست دەکەم کە ئاسایی بوویتەوە و بەناوی ئازادیشەوە یانی دەڵێن ئەوە ئازادیە یعنی باشە تۆ بۆ ماسی کردو تۆ خۆت بەشێکی لەو قوربانیە یا بەێ مە خۆم قوربانی دەستی ئەم دیاردەیەم و نامەوێ باسی بکەم چکە پیاوەکەم دەمناستەوە باش و پێم باشە کە پیا و سەد جار پێم باشرە کە پیا و دووسێ ژنی هەبێ بەڵام بەڕێی ڕسمی و ڕێنەمای ئاینی نەک یەک ژنی هەبێت و دووسێ خۆشەویستی هەبێت لە پشتەوە بەناوی ئازادی من ئافرەت دەناسم کە پیاوەکەی خیانەتی لێ دەکات ئافرەتەکە دەیزانێت بەڵام قسە ناکات و پێشی ناخۆشە کە پیاوەکەی ژنی دووەم بهێنێ دێڕێکی بەدن بەس خانمانەوە دێڕێکی تازە بوو بوو نەڵێ حەزەکەم پیا و دووسێ ژنی بەڕسمی هەبێت یعنی بەڕسمی لە ڕووی دینی و لە ڕووی ئەوە باشترە لەوەی کە بەنای دیموکراسیەتەوە ژنێکی هەبێ و دووسێ گەڵسێ خۆشەویستی هەبێ بەڵێ ئەمە ئافرەتێکم قسەیەکە بە دڵنیاییەوە بەرنامە لەسەر و دیاردێشەکەین و بە ئەم قەست پرسیاری زیاترم لێ کردی ئەگەر نابۆت باس کردوم کە جەنابەتێکی لەو قوربانیانە بە دڵنیایە بەرنامەی لەسەرەکەین بەرەو چارەسەر چکە ئەوە دیۆ کۆمەڵایەتیانەیە کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان لای بەشێک لە خەڵک ئاسایی بۆتەوە کە سەرباری ژنەکەی یا ژنێک سەرباری پیاوەکەی لە پەیوەندیەکی ترابێت دەستخۆش قسێکی ترێ هەیە دەستخۆش لەسەر و بابەتە ئەڵەن چی ئێوە پێما بێ بەشێکی زۆرتان خوێنکاری ڕاگەاندنی شنوە وەنیە ئەی بۆ قسەمان بۆ ناکەنیانی تر فەرموو ئەو مایکەی بەنێ سەرتا بەخێراتنەوە لێ دەکەم بۆ بەرنامەیە زۆر سپاس قوربان دەنگێ باشە باشە زۆر باش سەبارەت بەو دیاردانەی کە ئێستا باسکرا بێگومان کە بابەتی خیانەت ئێستایەکە لە هەرە کارە گرنگەکانی نیە کۆمەڵگا ڕەنگە من بە نمونەیەک دوشتت بۆ باسکەم زیاتر باس ناکەم باش
من ئێستا ئافرەتە ناسم کە ساحب سێ منداڵە بەڵام لە پشت پیاەکەوە خیانەتەکە خیانەتێ بەس زۆرەی خیانەتێ بە ئاشکرا خیانەت بە ئاشکرا خیانەت بە ئاشکرا ئەکا چییە خیانەت باش هەنی خیانەتەکان دیارەکە باسی سێکرێت و خیانەتەکان لە ڕووسیەوە زا بورەکە لە قسەیەکەم بەڵام زیاتر ئەو خیانتانە ئەگەرتەوە بۆ جنسی ئێستا یەک لەو کەسانەی کە من خودی خۆم قسەم لەگەڵ یا کردووە یەکێک بوو لەو ئافرەتانێک کە لە شاری هەولێر وتی خاوەنی 4 منداڵم بەڵام دوای ئەوەی کە بە خۆشەویستەکەم نەگەیشتومە هەستاوم خیانەت لەو کەسە ئەەکەم کەشم پێکرد باشە یعنی من پرسیار لە تۆکم کاک دەرو ئەو بابەتانە پێویستە بەرنامەی لەسەر بکرێت بۆ ئەگەر بێت و بەرنامەی لەسەر نەکرێت دڵنیا بەلەوە ئەو گەنجانەی کە ئێستا زەوازیان نەکردووە بەرەو هەڵدێری ئەڕۆن کە خۆشیان ساوەڕێ ئەو شتە ناکە دەستخۆش پێم خۆشە کە ئەسایمە خزمەتێ پێم خۆشە مایکەکەی بەرێ ئەگەر قسەیەکت نییە خۆت پێم خۆشە وەک سەرەتا قسەم کرد گۆڕانکاری کۆمەڵایەتی ئیشی تەنها میدیا نییە ئیشی تەنها حکوومەت نییە ئیشی تەنها مامۆستایەک نییە ئیشی تەنها پەیمانگایەک نییە ئیشی هەر هەمومانە ینی تۆ لەو بابەتەوە چوویتە بابەتێکی تر تەبەت بەرنامێکی زۆر تێر و تەسەلەکەین لەسەر مۆزۆی خۆشەویستی ینی خۆشەویستی من بەڕێزێک بۆی نووسیم حەزەکەم بە ئێوەشی بڵێم ینی نووسێتی کچێک خانمێکی بەڕێز خوشکێکی بەڕێز بۆ منی نووسێتی کاک دەروون ڕای کێشان بۆیە لە بەرم کرد نووسێت ێسا خۆشەویستی لە ناو کوڕی کووردا بەشێکی زۆر ئەمە هەڵبەتە با ناڵێن هەمووی بەس ئەوەی بۆ نووسی مەڵێ خۆشەویستی لە ناو کوڕی کووردا هەڵبەت لە ڕەنگە بەبەستی ئەو کوڕانە بێکە بەرخۆی کەوتون بریتە لە قسەکردنی دوای 12 شەو بە سناپچات و وێنەی وەکو خۆی وتی وێنەی ڕوت و نازانم چی وچی خۆشەویستی حەقیقی نەماوە کاتێک کە تۆ بە کوڕێکەڵی من ئەو ڕسمە بۆ نانێرم یا من ئەو بۆ ناکەمی تر خۆشەویستەکە لە یا کۆتاییەت و هیچی نامێنێ ینی بەڕاستی گرفتی خودی خۆشەویستیشمان هەیە ئێستا لە کوردستانە ینی کێشەی ئەوەمان هەیە کە ئێمە وەکو پێویستیش لەگەڵ خۆشەویستیان ناتوانین مامەڵە بکەین بەشێکی زۆری ئەو وێنانەی کە ڕۆژانە بڵاوە بێتەوە ئەو شتانەی کە ڕۆژانە بەرمانەکەوێت ئەوەیە سێرەکی دوو کەس لە گەرمەی خۆشەویستی و ژیانکرد نابوون باوەڕ هۆکارێک بێ جیابنەوە لەگەڵ جیابنەوە ئیتر ئەم دوانە بن بە دوژمنی یەکتری ئیتر ئەم دوانە ئەکەو ناوەی کە هەرچی سوچ و پەنایان هەیە کە بەو پەڕی خۆشەویستیەوە لە کاتێکایە مەسەلەن چوزانم تۆ لە پەیوەندیکی خۆشەویستیای خۆ ڕسمێکی خۆتە نێری بۆ ئەویش ڕسمێکی خۆی نێری بۆ تۆ خۆت بە جۆرێک لە جۆرەکان قسەیەکەکەن بەڵام تۆ چوزانی ڕۆژە لە ڕۆژان کە جیابنەوە ئەم دوانە ئەبن بە دڕندەترین ئینسان بۆ یەکتری و هەموو ئەو شتا تایبەتانی کە لای یەکتریە بڵاویەکەنەوە ئەوەش جێی خۆیەتی کە زنجیرەیە بەرنامەی لەسەر بکەین دەست خۆشکە بیرەخستنەوە خانم جان خانمی ماندوو نەبی کاک دەرم زۆر خۆشحاڵم بە هاتنەوەی وەرزینەوەی بەرنامەکەت ئەو کەسێک کە نامی بۆ ناوێر خۆم بووم کە ئەو بەحسام لەگەڵ تا کرد بوو ئەو شتێک ئێستا باسی لێکرا هەمووگەوەی کە خیانەت دەکرێت هەمووگەوەی کە لە پەیمانگاکان ئێمە دەیبینین هەمووی دەگەڕێتەوە بەڕای من سەرەوەی کە بەڕاستی تاکی کوردی خۆشەویستی نازانێ ینی نازانێ نە کوڕەکانمان نە کچەکانمان کە بۆچی خۆشەویستی بکەن خۆشەویستی چۆن دەبێت هەرە جوورەی خۆت باست کردۆ ینی بەڕاستی ناوێری وەڵامی نامی کوڕێک بدەوە یەکسەر لێتیەوێ ئەکسی ڕووکی بۆ بنێری وێنەی جانی بۆ نەنێریە ئەوەی کە پێیان وایە خۆشەویستی زۆر لەگەڵ ڕێزم بۆ هەمووتان لە سێ کەسدا بینن بەڕاستی پێم وایە زۆر باش دەبێت ئەگەر بەحسی لەسەر بکردرێ یا پسپۆڕێک بێنی بۆی کە بەحسی باسمان بۆ بکە لەوەی کە خۆشەویستی چییە چۆن خۆشەویستی بکەین پێم وایە ئەگەر چ کچەکان چ کوڕەکان فێری ببن زۆرێک لەو دیاردانەی وەک خیانەتکردنیش لە کۆمەڵگادا زۆر کەم دەبێتەوە یا ئەو شتێکەوە لە پەیمانگاکاندا دەیبینین نێوان مامۆستاکان و قوتابیەکان ئەوەش کەم دەبێتەوە و پێم پێ دوایە تۆ بۆیە ماسکی کردو پێما بێ خۆت دیێکیشی لەو بەڕێزانی کە جۆرێک لە جۆرەکان خۆت بە قوربانی ئەو دیاردەیازانی وە نیە؟ ینی خۆم ئەوە کچێک من زۆر بەڕووی خۆش ینی بەدڵێکی ئاوەڵاویستومە پەیوەندی خۆشەویستی ڕاستەقینە دەگەڵ کەسێک بکەم بەڵام تۆ پێ دوای ئەو کەسە خۆشەویستی زۆری بەشەیە لەوانەیە سێکسیش بەشێک بێ لە خۆشەویستی بەڵام هەمووی نییە بەڵام بەداخەوە ئێستا ئەو شتێکە لە کۆمەلگای مەدا هەیە ئەو شتێکە من زیاتر لە کوڕەکان دەیبینم بەس بۆ ئەوەیە کە سێکس بکەن لەگەڵتا بەس بۆ ئەوەیە کە ئەکسی ڕوتت لێ ببینن وێنەی ڕوتت لێ ببینن و زۆر ناخۆشە ینی بە خۆت ناتوانی ژیانێکی خۆش دەست پێ بکەی دەگەڵ کەسێکە لە ڕۆژیانی بەردەوام لە ترسای هەموو پەیوەندیە گەنجامەکەی ئەوە بێت ناتوانانی ئێستا متمانە بە کەس بکەی کە بتوانی پەیوەندیت لەگەڵیا هەبێت
کەم بەس. خۆشە ینی باسی لەسەر بکرێت چونکە کێشەیەکی زۆر گەورەیە. دەستخۆش دەستخۆش. باش. ئێوە خوێنکاری زانکۆن خوێنکاری پەیمانگان بەشی ڕاگەاندنیش زۆر بەتانوە نیە. پێتان وایە میدیای کوردی بەگشتی کەمتەر خەم بووە لە ئیسارەکردنی ئەم بابەتە کۆمەڵایەتیانە بۆیە گەیشتۆتە ئەم شوێنە، یان پێتان وایە ئێمە خزمەت، یان پێتان وایە میدیا ئەتوانێ ئەمە چارەسەر بکە؟ بەڕێزجان. سەبارەت بەوەی کە بتوانین بڵین ئەبێ خۆی خۆ چۆن سەرەتا بەرنامەشتی تەکرد دەربارەی ئەو شتە پێویستە نەک لە کەناڵەکەی تۆدا بگرێت لە زۆرینەی کەناڵەکاندا بەردامە لەو شێوازە هەبێ بۆ ئەوەی تاک بە تاکی کۆمەلگا زیندوو بکرێتەوە. پێ دوایە کاریگەریە بێ میدیا؟ بێگومان کاریگەری دەبێت. ئەگەر کاریگەری نەبێ ئەوە کەوایە هیچ کەناڵی هەڵ ناستێ. ڕاستاگەر کاریگەری نەبێ کاریگەری و هەموو کەناڵە خراپە ناچێتە ناو خەڵک. بێگومان ئێستا وەکە و خاتونە باسی کرد کە دیاردەی خۆشەویستی لە بینی ئەو کەسانە. ئێستا من شەخصە ناسم کە پێی ئەڵێم بۆ زەواج ناکەی ئەڵێ ئەوەندە پەیوەندیم لەگەڵ ئافرەتان هەیە لەگەڵ کەسان هەیە پێویستم بە زەواز نییە. هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە بورە لەو قسێشکا دەروونکایەکەم، بەڵام ئەوەیە کە کچی کۆمەلگایەکی ئێمە خۆش باوەڕە باندش هەنی زوو یان بڵێن بە ئاسانی ئەکەوێتە داوی یان ئەو تەڵی کە ئەو کوڕە جەنابەت خوێنکاری ڕاگەاندنی؟ بەڵێ ئینشاءڵڵا لە ئایندە بیت بە ئەستێرەیەکی گەشت لە ناو میدیای کوردیە، چونکە یعنی نەک بڵێم دیاردەیەک و دوو دیاردە سێ دیاردا سەدان و هەزاران دیاردا هەیە. ڕاستەکە بەشێکی لەو دیاردانی کە ڕووی یاوە ئەو خۆش باوەڕیەیە کە کاکە باسیەکە. یعنی من هەموو جارێ باسیەکەم لە نێو هاوڕێیەکانە لە ماڵە لە هەر شوێنێ بم کە باس لەواکەم ئەڵێم تکام وایە ئافرەت ساویلکە نەبێ. ئێستا من کە گەنجێکم و کە زەوازم نەکردووە ئافرەت با لەگەڵ ما ساویلکە نەبێ، کەی من کارەکەم بەکردار بۆی ئەنجامدا ئەو کاتە بێ بڕوات. بەڵام ئێمە دوول لە ڕووی ئێوە تەواوی بینەراندا حتا ئەوەندەی درۆ هەبێ بڕوا بکە ڕاستنا. دەستخۆش هەڵبەتە ئەو بابەتەی کە کاک عەفوو بەختیار کاک بەختیار ئەوەی کە کاک بەختیار باسی کرد وەکوتم ئینشەڵڵا بە ئەستێرەیەکی گەشت لە ناو میدیای کوردیە هەمووتان، چونکە بەڕاستی ئەستێرەیەکی گەشتی جددی ئەستێرەیە کە پلانتان هەبێ کە لەو سوچەی کە هەڵێ بژێرن بۆ میدیاکردن کاریگەریتانە بێت، نەک ئەو ئەستێرانی کە ئێستا هەیە بەداخەوە. ئەوەی کە کاک بەختیار باسیەکە بەڕاستی زۆر ڕاستە، ینی ئینسان بەشێکی زۆری ئەو نەهامەتیانەی کە بەسەر خانمێکایەت بە پێچەوانەوە بەسەر پیاوێکی شایە بەشێکی پەیوەندی بۆیە کە ساویلکەیە، بەڵام دیوێکی تریشی هەیە خۆ ئینسانەکەوێتە پەیوەندیکی خۆشەویستیەوە خۆ بۆ ئەو خۆشەویستی ناکات دایما لە حەزەرا بێ و ئیتر خۆ ئینسان تۆزێک ناسکیشە بێتەوە و تۆزێکیش ئەبێت ساویلکە بێت، بەڵام بەداخەوە دۆخەکە بە جۆرێکی لیا تۆ کە تۆ پێت وایە کە بێت دایمە تۆ لە ناو حەزەرا بیت لە ناو ئەوە بیت کە شتێک ڕوونەیە. چیتر قسەمان بۆ فەرموو مایکەکەی بەنێ عەزێت نەبێ. دەستخۆشی بەرنامەکەت لێکم زۆر سپاس. سەبارەت بە قسەی ئەو خاتونە کە باسی پەیوەندی سۆزداری نێوان قوتابی و مامۆستای کرد، بەڕاستی بەشانی و ێزانم کە بەرنامەیەکی تێر و تەسەری لەسەر بکرێت. لەبەرەی بەڕاستی یعنی دیاردەیەکی باوی کۆمەڵگایە لە ئێستادا وەکو دەبینین لەو کۆتاییانە هەر بە گۆرانی و بە کلیپ شتێکی ئەو هاال ئەو بابەتەمان دیتە کە لەسەری کرایە کە تووشی ڕەخنەکی زۆریش بووە، بەڵام پێم وایە شتێکی زۆر مەحقولە. لەبەرەوەی ئێمە ڕۆژانە دەبینین لە ناو پەیمانگا و زانکۆکان بەسەلاحەتەن ئەو ڕێز و تەقدیرەی کە لە ئافرەت و کچێکی جوان دەژیرێت ئەوە نییە کە لە ئافرەتێکی تر یان کوڕێکی تر بژێت. بۆ نمونە زۆر جار هەیە نمونە کاژمێرنەوە معازەڕەیە زۆر نۆرمالە قوتابێکی ئافرەت کە کچە نەو چارەک دێتە ژوورێ مامۆستا بە ڕۆحێکی زۆر گەورەوە و فەرموو هیچ مشکلەشمان نییە. هەشمانە کوڕە ئەگەر 5 دقیقە پێشەویش بێتن مامۆستا پێی نۆرمال نییە. یعنی دەبینین ئەو دیاردانە ڕاستە بە کاملی پیا و لەسەر لە هەموو جیهانیش بەرامبەر ئافرەتی زەعیفە بەس ناکرێتن کابرای کوستازی زامیعی بیم لە بەرامبەر ئافرەتی زەعیف بیت و دەسەڵاتی نەبیت. باشە گەر ئەم قسانە لە ناو باز لە میدیا بین نەگەر ئەم قسانەی کە تۆی کێگەر لە ناو زانکۆکەتایە لە ناو پەیمانگاکەتا بیکەیت بەرامبەر ئەو مامۆستا بەڕێزەی کە خەریکی ئەم شتەیە
هەڵبەتە بابەتەکە دوولایەنەیە خۆ مامۆستای خانمی شێ وەک باسیەکەن پەیوەندی سۆزداری هەیە لەگەڵ تەلەبە کوڕەکانیە بارحاڵ قەزەکە دوولایەنیانی هەر قەزەکە پیاو نییە هەر ئەوە نییە بۆ دوو ڕەگەزە بەزەگەرم قسانە بکەیت لە پەیمانگەکەتە کاردانەوە چییە بێت ینی پێ دوایە چێ بێ یا بۆ نایکەن نا ینی کاردانەوە چێ بێ ینی طبعا هیچ کەس ئەوەی قبول نییە کە قسەی بەرامبەر بکرێن خاستن کە تەڵەبەیەک بەرامبەر مامۆستاکە قسەی بکە باوەڕ ناکە مامۆستا تەقبولی ئەو قسەی بکە بۆیە نەکردنەکەی باشترە لەکردنەکەی مامۆساکە قوڕیەکە بەسەر هەتا دەری ناچێنێ و ئەمە چیە قسەیەکی کردووە بەڵامە بێ بکرێ و قسان بەتەکی دەبێ بکرێ بەڵام کۆمەرگای کوردی هێشتا نەگەیشتێتەوە ئاستێکە بتانی بە ئازادانە و بیرڕانە دەرببڕی دەستخۆش و سەبارەت بە ڕۆلی ڕاگەاندنیش باش بە دڵنیایەوە ڕاگەاند ڕۆڵی کاریگەری هەم خوان زین هەمومان دەڵێن دەسەڵاتی چوارەمە بەڵام من ئەوەندەی دەبینم ڕاگەاندنی کوردی و کەناڵە تەلەڤیزیۆنیەکان ئەوەندەی لایەنی نەرێنی و ئەوەندەی کاریگەری نەرێنیان لەسەر کۆمەلگا هەبووە کاریگەری ئێرێنیان نەبووە هەتا بە هەموو کەناڵەکانەوە کەناڵە سیاسیەکان کەناڵە هوەریەکان کەناڵە ئاینەکانیش ئەمەندەوەی دەبینین ئەوەندەی ڕۆناشرینەکەی پیشانەدا ڕۆجوانەکەی پیشان نادا بۆ منە توێستا بەرنمەیەک تێکە ڕووە دیاردە ناشرینەکانی کۆمەلگا پیشانەدەی ئەمە زۆر کەم بەرناممان هەیە دیاردە جوانەکانیش پیشاندا ینی میدیای کوردی بەڕاستی ئەوەندەی گرنگی بەوە ئەدات کە دیاردە ناشرینەکان پیشاندات ئەوەندە گرنگی بۆی نادات کە زۆر دیاردەی جوانی شێ پیشانی بدات بۆیە ڕۆلێکی زۆری هەبووە لە تێکدانی کۆمەلگا و باوکمی وەشکە هەم زیاتر گرنگی بە ڕووکەش و بە شتی تەقلیدی دراوە ئێمە هەرێمێکی ئەوە گچکە بە تۆقیم پێویست ناکە هەموو کەناڵە فەزایی تێدابیتەوە هەموو کەناڵە ئەو ینی پێم وایە کوردستان بە هەمووی ئەگەر 10-15 کەناڵی هەبا بەسی بوو لەو چار محافەزەیە بەسە ئەو زۆری زۆر تاوە هەم ئەمە بەڕاستی ئەرچی حکوومەتە و ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە کە سیستمێک بۆ کەناڵەکان دانێت کە معقول نییە بەنای ئازادی و ئەم هەموو کەناڵە ڕۆژنامەنووسێک شتێکی جوانی نووسی بوو ینی بە چەکوش شوبهاند بووی کە ئەم هەموو چەکشە لە منتیقە بچووکە هەرداکوتێ ینی بەڕاستی ینی پێم وا بێگەر هەڵە نەبم ئەم سێ چوارشاری کوردستان بە باشوور هێندەی وڵاتانی ئەسکەندەنافی ئەوروپا کەناڵی تایە و بەزیاشەوە کە ئەو دۆخەی دروست کردووە کە جەنابە باسیەکەی قەناتی ناپرۆفیشنال ڕۆژنامەنووسی ناپرۆفیشنال میدیای ینی بەڕاستی بێمنەت لەوەی کەیتر چی ڕوئەیات چی بڵاوە کاتەوە ئەنجامەکەیەوە بێ بەڵام دووبارەیەکەمەوە بە جوودی هەمومان ئەتوانین ئەو شتە بەرە و عقارێکی ڕاستتر بەری با دکتۆر جان ئەفۆ یەک سوالی تۆزێک شخصیسمە بۆ هەر سەبارەت بەخۆت تو پێشتر وەکۆمان دەزانین بەرنمەیەکی هوەریت هەبوو باش چی وای لێ کردی بەرنامە هوەریەکە بکێ بەرنمەیەکی کۆمەڵایەتی و سیاسی ڕاستە تۆزێک بەرنمەکە کۆمەڵایەتی و هەم سیاسیشە ڕاستەکەی سیاسی نییە بەڵامی تر من بەداخەوە لە هەموو بەرنمەیە کاڵم ینی باسی هەر شتێکی لەم باسی ئەم مێزە بکە لە وڵاتە بێشانێکی بەر سیاست بکێ نازانم بۆی لێ هەموو بەرنمەیەکیش منم قسەم دووبارە کردوتەوە هەڵبەتە میدیا من وابیرەکەمەوە پێویستیە یعنی خۆشببختانە و کاتی کە من بەرنامەی ئەو بەرنامە هوەریەمە کرد تۆزێک بەرنامەی هوەری کەم بوو لە کوردستانە ئێستا خۆشببختانە لێشایەک بەرنامەی هوەری هەیە تر باشە خراپەوە ئێوەی زانن و هەستم کرد ضرورەتێکی شەیە بۆ ئەم سوچەی کۆمەلگاکە وەکو تا ئێوە خۆتانەڵێن بەرنامەی کۆمەڵایەتی لە کوردستانە کەمە و بەرنمەیەکی بۆ چاکسازی کۆمەڵایەتی بە جۆرێک لە جۆرەکان وکو پێویست نییە بۆیە بە سعیکردن و بە ئامادەکاری دەسمایان بەرنمەیە خۆشببختانش بەڕایی بینەرەکانم ڕەنگە شتێکی خراپمان نەکرد بێ ئەگەر شتێکی باشیشمان نەکرد بێ زۆر سپاس یەک نمونەی زین و ماوە ئەگەر من پێتەڵێم دکتۆر بەڵامی تر دکتۆر زۆرە ماشەڵا لە کوردستانە فەرموو دەستخۆشیە و دەستپێش خەریت لێ دەگەم ڕاستی بەرنامەیەکی جوانە فکرێکی جوانە سەرەتا کە مناقشەشتەمان کرد وە بزانانی هەروەکو میوانێکی سەرەکی و کۆمەلێک بابەت قسە لەسەر دەکەین بەس شتێکی زۆر جوانم بینی کە ئەو ڕێزانە ئەو گەنج و ڕووکچە گەنجانەکە و بابەتیان باز کرد من دەمێ بابەتێک باز بکەم کە هەر وەکو هەمووان گەنجن و ئەویش بابەتێک کە ئەو بابەتە پەیوەستە بە هەموو بابەتەکان بۆ نمونە ئەو خاتونەکەم نمونەی زیندووە باسی کرد خیانە زەوجیە ئەو برا باسی کرد کە مادەی هۆشبەرە
ئەو بابەتانە هەموو لە یەک شدا کو دەبێتەوە ئەویش بەکارهێنانی جوورە دەرمانێک مادەیە کە بە مادەی شەهوەت دەناسرێ یعنی ئەو جوورە مادەی کە شەهوەتی سێکسیان زیاد دەکات باش ئەو بابەتانە مەبەستە با من تۆزێک من بە زمانێکی خەڵقسە مەبەستە ئەو حەپی ڤیاگرا و نازانم چی و چیە بێگومان کاک دەرم کە خۆشت دەناسی و هاور نێزیکەوە بۆ ئەم باسکردی کە دەیناسم کەسێک بەو جۆرە دەرمانانە مردووە ئەم کەسانە کە باز دەکرێن تەمەنیان بەرەو سەرەوەیە دەبێتە هۆی ئەوەی کە جەلکە لێ بدایە دەبێتە هۆی ئەوەی شلبوونەوەی بۆچی وایە خۆ بابەتانە بابەتی تەندروستی نییە ئەنی بۆچی وایە لێکات من مەبەستم هێزان بۆ دروستی نییە ئەگەر کەسێک گەنجێک کوڕێک کچێک کێشەی لەم جۆرە هەبێ لە ئەسنای تو بیە دەتوانێت بە ئەو جۆرە دەرمانەی کە توبی بوویدا بنێ چارەسەر بکرێت بەڵام ئەو ماوەدانەی کە با کار دەینێ لە ماوەی سەعاتێکە 2 سەعاتە ئەمە کە دەخوا دەبێتە هۆی زیادبوونی خڕۆگەسۆرەکانی خوێن و دەکرێتە هۆی زیادبوونی خێرا لێدانی دل و پشڕانی دەمارەکانی خوێن و دەبێتە هۆی لێدانی جەلتە بە زمانی دەستخۆش مەبەستە ئەوەیە حەج بەڕێزێک وەکو من لە ماوەی ڕابردووە پۆستێکم لەسەر و بابەتە کرد یعنی تۆزێک پۆستەکەم بە تەنزەوە نووسی بەڵام جێی خۆیت ینی هەج بابەتێک لە کوردستانە بێکەڵک بێ بڵێ بۆ احترامن بڵێ بۆ سێکس باسی تر عرض ناکرێ ینی فترێک سەوزی جەرگیروشت دەست ناکەوت من بەڕێوبەریەکێک لە نەخۆشخانە گەورەکانی کوردستان بۆی نووسیم کە خۆشی لە بەردامەیە کە ئامادا بێ لەگەڵمان وتی لە بەداتای مانگێکمان 12 کەس کە تەمەنیان لە 150 ساڵەوە بۆ قسەی جەنابەت کردێ بە بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە جانیان لە دەزاوە لە یەک مانگە زیاتر لە 12 کەس بەس لە نەخۆشخانەکەی ئەوە بەوەی خراپ بەکارهێنانی ئەو دەرمانانی کە بۆ ئارەزووی سێکسی بەرزەکاتەوە وتم بۆ دکتۆر خۆ دەرمان نیوتی نا دەرمانە ڕاستە بەڵام ئەم دەرمانانە ئەبێ لە ژێر ڕێنمایی دکتۆرە بدرێتێ کاتێک کە قسە لەگەڵ ئەو بەشێک لەو نەخۆشاناکی کێسا جیرۆدەی ئەم بابەتەن و زەرەری سەحیان بەرکەوتووە ئەڵێ ئێمە ڕوومان نایە ینی بچین بۆ لای دکتۆرێک بڵین وڵا ئەم حاڵەتەمان هەیە ینی حتا ئەو پیاوانە لە ژنی خۆیان ئەشاردنەوە کە ئەو دەرمانە بەکارێنن وایە دکتۆر بگومان ئەوە وایە کە چەندین کەسە بووە چەندین کەیسە بووە هاتوتە لامان یعنی بوو نمونە هەیە کە خۆی ئەو شتەی لە خۆیدا هەیە کە تەلەفۆن دەکا ناڵێ من خۆم ئەوم هەیە یان ئەو کێشێن ئەلێ ڕەفیقێکم هەیەی ئەلێ ناسیۆیەکم هەیەی ئەلێ چارەسەر چییە بووی کە تو لەوانەیە بەدڵی وەرگری کە ڕەفیقێکی کە قسەی لەگەڵ دەکەی نمونەی بۆ دنیا ینی لە قسەکان دەرکێ کە خۆی هەیەی بەڵام هۆکار چییە کە ناوی لێ پێ دوایە ئێمە چی بکەین لەو بارەیەوە لەو بارەیەوە سەرەتا ئەبێ خێزانەکان لێکتر نەشارنەوە بۆ ئەوەی هەردووکیان بتوانن بەیەکەوە بگەڕێن بتوانن کۆمە دکتۆرە پسپۆرە چ ڕێگەیەکی باشە ئەو ڕێگە باشە کە باز دەگرێت لەوانەیە تاخیرتر بێ بەڵام کە ئەو کێشێکە بوو مادانە بەکاردێنێ لەوانەیە لە ماوەی هەفتەیەک بەکاربێنێ لەسەرێک دەبێتە هۆی لێدانی جەلتە و دەبێتە هۆی مردن و لەوانەیە هەندێک جار شەلە دەماغیشی بوو دروست بێ و هەندێک جار لەوانەیە کاریگەری خراپتری لەواکی لەسەر دروست بێ ماوەیەکی درێژتر بێ و زیانی زیاتری بەرکەوێتن نمونەت لایە ینی ئەو نمونەم لایە کە کابرا لەوانەیە تەمەنی سەروی 6 ساڵی بێت بگوورە ئەم لە چووکە بۆت باز بکەم ئەویش کە جۆرە دەرمانێکتر ئێستا پێیا بووە لەو مەوادە کیمیاوانە نییە بەڵکو ماوەی عەشابە ئەم ماوەدە عەشابانە زیاتر ئێستا ڕەواجیان زیاترە لە بازار بەڵام ئەمانەش لە ئەسنای توبیەوە هیچ ئەسل و ئەساسێکیان نییە و زیانیان زیاترە لە قازانجان دەستخۆش چه ئێوێ قسە بکات خانم سەری قژی لا بڕوام زانی ئێوێ قسە بکات فەرموو کاک بەختیار ناوەکەتم لەبەر کرد سەبارەت بە و برایە کە باسی ئەوەی کرد کە وتی مادەی هۆشبەر و برایەکەم توش بووە سەبارەت بە کێشەی مادەی هۆشبەر من بۆ چەند خاڵێکی گەڕێنەوە یەکەمیان نەبوونی پەروەردەیەکی دروست لە بنەڕەتدا چون ئەگەر بێت و دایک و باوە هەموو دەمێت لە ناو خودی ماڵەکەیان شەڕ بێ دڵنیا بە ئەو منداڵە لە دەستیان دەرەسێ یعنی گەیشتونە بەو سەردەمەی کە لە هەندێ ماڵ هەیە یان لە هەندێ شوێن هەیە کە باوک ناتوانێت بە منداڵەکەی بڵێ فلاشت مەکە
بەڵکو و کوڕەکەی ئەمر بەسە باوکی داکە یان بوونی هاوڕێی خراپ کە ئەو یەکێکە لە هەرە ئەو زانە گەورانە پێ دوایە و دیاردانی کە باسمان کرد بەگشتی میدیا توانێت چارەسەری بکات ئەگەر بێت و بەرنمەیەکی جدی لە بۆ دامدرێت و بە میدیا و بە تەواوی کۆمەڵگا لەگەڵی بن بێگومان ئەتواندرێ ئەگەر بڵێن بم بڕش نەگرێ بێگومان بە ڕێژەی 1970 تەواوی شتەکان دەسەکانە خۆش بێت نەک لە بۆ خودی خۆمان کە ڕەنگە ئێمە دوای 4-5 ساڵی تر تۆزێکی تر گەورە بین بەڵام کە ئەوانەی لە دوای ئێمە دێن خوشکوبرایەکانم بەڵام ئەگەر هاتوو لی ئێستادا بەرنمەیە کرا بە تۆکمەوە بەرنمەیە کرا کە پڕ بەمان نابێ ئەوان کە 4-5 ساڵ پێ ئەگەن چاولۆ بەرنمەی ئێستا ئەکەن و دەسەکانە خۆش بێ هەموو لایەکتان بەخێر بێن دووبارە بە گفتوگویەکی زۆر سادە توانیمان هەندێک دیاردە باسکەین و توانیمان بە بینەرەکانمان بڵین کە لەم و دووە ئەمانەیە چی بکەین ئەمە سەرەتایەک بوو بۆ یەکەم بەرنامی دەروون و دیاردە لە وەرزی دووەمیە مەبەستمان بوو کە میوانی سەرەکیمان نەبێ مەبەستمان بوو کە گفتوگویەکی هاوڕێیانە لەگەڵ کۆمەڵی خوێندکاری ڕاگەیاندن و ئەو نمونە زیینەوە بە ڕێزانە دروست بکەین بە استراتیجێکی زۆر تۆکمەتر لە ئایندا لەگەڵتانە بین هەموو شەوانی یەکشەمەیەک وەک وەرزی یەکەم ئینە خزمەتتان بیرتان نەچێ بە پشت و پەنای ئێوە بە باسکردنی دیاردەکانی ئێوە بەو کێشانەی ینی منەمی شەوتومە پرۆدیوسەرە گەورەکەی دەنون و دیاردا کەسمان نین لە ئێوە زیاتر لە ڕێی کوردستان 24ەوە بێت لە ڕێی سۆشیال میدیای تایبەتی خۆمەوە بێت وەکوتم زۆر بە ئامانەتەوە چیتان هەیە بۆم بنووسن لە خزمەتانە بمۆکو ڕابردوو وەرنە ئێرە بە شەرمواز لێبێنین با عیبەواز لێبێنین ئەوە نەوتمان عیبە ئەوە شەرممان کرد ئەوە نەخۆمان داپۆشی بە ناتەندروستی تا گەیشتینە ئەم شوێنەی کە لە بەرنمەکانی ئایندا پیشانتانین کە کۆمەڵگەی کوردی بەداخەوە بەشێک لە کۆمەڵگەی کوردی بەشێک لە خێزانی کوردی گەنجی کورد خانمی کوردژنی کورد گەیشتووە بەکوێ ئەمانەی کە باسمان کرد شتێکی زۆر کەم بوو لە خەرمانێکی گەورە بە نمونەی زین و لە یەکشەمەی داهاتووە یەینە خزمەتان وەکوتم بەشێک لەو دیاردانەی کە باسیەکەین بە ئامادەبوونی ئەو پیاوانەیە ئەو خانمانەیە ئەو مرۆڤە جوامێرانانەیە کە لە کوردستانە هەنوو کەسیش نایانناسێ هیوادارم وەک دەستپێچێک ئەم کاتژمێرە بووبینە جێبینینی ئێوە بە دڵنیاییەوە دووبارەیەکەم و بە پشت و پەنای ئێوە بەشێکە بین لە چارەسەری گەورە لە کۆمەڵگەی کوردیا نەک تەنها هاوڕوژان کاتێک